گروپی موزیکی نانۆبیت یەکێکن لە گروپە دیارەکان کە خاوەن ستایلێکی زۆر جیاواز و تایبەت بە خۆیانن و چەندین جار لە پرۆگرامی کورتسات مەگەزینەوە ئێمە باسمان لە کار و چالاکیەکانیان و لە بەرهەمە نوێیەکانی ئەم گروپە کردووە و چەندین کۆنسێرتیشیان لە تەواوی دنیادا پێشکەش کردووە. لە ئێستادا بەرهەمێکی نوێ بڵاو دەکەنەوە بە ناوی حەز کە لەلایەن هێدی جەبار کە یەکێکە لە دەنگبێژە یاخود یەکێکە لە گۆرانی بێژە دەنگخۆشەکانی ئەم گروپە وتراوە. ئەو بەرهەمە نوێمان ناوی حەزە. هۆنراوی ئەم بەرهەمە بەڕێز مامۆستا چەتۆ حەوێزی دایناوە، ئاوازەکەی کاک سەرتیب ئەحمەد، هەروەها دابەشکردنی موزیک و تۆمارکردنی بەڕێز کاک هێمن دەریا کردوێتی لە ستودیۆی نانۆبیت. ڕێکەوتێکی سیر بوو هەلو سەردانەمانە لە سلێمانی کاگەریان ساڵحیژە بە ڕیزانیەوە گەڕا بۆ سەردانی کەس و کاری بکە. هەر ئەو هەلەمان خۆزیەوە بوو بە کلیپکردنی بەرهەمێکمان لە کوردستانی خۆشەویست. کاگەریان ساڵح کەسێکی بەتوانایە و چەندین جار کارمان لەگەڵی کردووە بۆ بە کلیپکردنی بەرهەمەکانمان. هەروەها بیرۆکەی ئەم بەرهەمەش هەر هی کاگەریان ساڵحە و لێرە بنای هەمومانەوە سپاس. کار و چالاکی نانۆبیت تەنیا کۆ نەبووەوە لە بەرهەمهێنانی ئەم کلیپە، بەڵکو ئێستا خەریکی ئامادەکردنی چەند ئاوازێکی نوێ بۆی بە ڕەنگێکی تر و توانایەکتر جارێکتر بچینەوە سەر ستێج و شان. پشتیوانمان بن بۆی بتوانین بە بەرهەمی جوانتر و کاری باشترەوە بێنەوە بەرچاوی ئێوەی خۆشەویست. هیوای تەندروستێکی زۆر باش بۆ گشت لایەکتان. سپاس بۆ بەرنامەکەتان. تەندروست بینەنی کاتێکی خۆش. لە دەرگادام لە نزیک تا بێت مەلی تەنیایی دەروونت لە ژوورەکە